سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەمە، سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی 19 هاوڵاتی خەڵکی پارێزگای ئیلام، ئازادی کاتی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە بەدانانی بارمتا، دەست بە سەرکرانی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە، بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ڕاگررتنی سەرجەم گەشتە هەواییەکان لەسەر ئێران. دەست بە سەرکرانی 19 هاوڵاتی خەڵکی پارێزگای ئیلام لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران، 19 هاوڵاتی خەڵکی پارێزگای ئیلام دەست بەسەر و هێشتا چارەنووسیان نادیارە. بەپێی ڕاپۆرتی گەیشت و ئەو هاوڵاتیانە بە ناوەکانی ئەبولفەرز نەزەری، ستار زەیدی، فەرهاد شەفیعنیا، محەممەد زەینیوەند، سەجاد ڕەحمانی، محەممەد مەهدی نیعمەتی، عیسا بەهمەنی، عەلی دانش پەژوە، عەباس جەمشیدی، ڕەزا مینایی، محەممەد شەمسی، کامیار و ئەمیر ئەمرایی، ئەحمەد شەفیعی، ئارەش جەعفەری، نیما سەید میرزایی، ڕەزا تیج، حەسەن مەردانی، محەممەد و ئاریەن ڕەحمانی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانێ گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بەو شار و مندانە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. ئازادی کاتی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە بەدانانی بارمتا. ڕۆژی یەکشەممە 5 ڕێبەندانی 1404 هەتاوی دوو چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە کە بۆ ماوەی زیاتر لە 20 ڕۆژە دەست بەسەرکرابوون بە شێوەیەکی کاتی ئازاد کران. بەپێی ڕاپۆرتی گەیشت و بەناوەندی هەواڵی کۆمەڵە، ئەو دوو چالاکوانە بەناوەکانی خالد سەیفپەناهی و دلێر ئەسکەندەری ڕێکەوتی چواردێ بەفرانباری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. جێگای ئاماژەیە ئەو دوو هاوڵاتیە بەدانانی بارمتەی 500 ملیۆنی بە شێوەیەکی کاتی ئازاد کراون و هێشتا دۆسیەکەیان لە دەستگای قەزای ڕژیمدا کراوەیە. گواستنەوەی هاوڵاتیکی خەڵکی شاری شنۆ بۆ زیندانی ئەو شارە. ڕۆژی یەکشەممە 28 بەفرانباری 1404 هەتاوی مەجید دەریایی هاوڵاتی خەڵکی شاری شنۆ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی ئەو شارە کرا. بەپێی دوایین هەواڵەکان، ناوبراو مانگی جۆزەردانی ئەمساڵ لەلایەن لەقی 101 دادگای انقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە بەرژەوەندی لایەنە دژبەرەکانی کۆماری ئیسلامی حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا و پاشان ڕێکەوتی چواردەی بەفرانبار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی بانگهێشت کرا. شایانی باسە ئەو هاوڵاتیە پێشووتر چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە و گوشارێکی زۆر لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە خراوەتە سەر بنەماڵەکەی. دەست بەسەرکرانی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە. ڕۆژی یەکشەممە 5 ڕێبەندانی 1404 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی دوایین ڕاپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی سوهراب جەلالی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی ڕابردوو چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا سەرەڕای درێژکردنەوەی ماوەی ئاگربەستەکە بۆ 15 ڕۆژی دیکە هێرشیان کردە سەر چەند ناوچەیەکی شاری کۆبانێ. سەرچاوە خۆجەیەکان ئاماژە بەوە دەکەن کە گوندی قاسمیەی کۆبانێ و چەند گوندێکی دیکە لەلایەن چەکدارانی حکوومەتی شامەوە کراوەتە ئامانج و بەو هۆیەوە منداڵێک گیانی لەدەستاوە و 3 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانێ نەخۆشخانە کراون. ئەمە لە کاتێکدایە کە پاش کۆتایی هاتنی ئاگربەستی 4 ڕۆژەی
نێوان هێزەکانی ڕۆژئاوای کوردستان و چەکدارانی حکوومەت ئاگربەستەکە بۆ ماوەی 15 ڕۆژی دیکە درێژکراوەتەوە. هەروەها بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون هێزەکانی سووریای دموکراتیک بە توندی بەرپرچی هێرشەکانیان داوەتەوە و بەهۆیەوە دەیان چەکداری حکوومەت کوژراون یان بە سەختی بریندار بوون و ئەو ناوچەیە بە تەواوی کەوتووەتە ژێر کۆنتڕۆڵی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستانەوە. هەوڵەکانی حکوومەتی سووریا بۆ دەستپێکردنی شەڕێکی بەرفراوانتر بەپێی دوایین زانیاریەکان بەرپرسانی حکوومەتی کاتی سووریا هەوڵ دەدەن عەشیرەتەکانی سووریا دژ بە هێزەکانی ڕۆژئاوای کوردستان بەشداری شەڕ بکەن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە موسا عومەر لە کەسایەتیە ناسراوەکانی نزیک بە ئەحمەد شەرع بە پێکهێنانی چەندین شۆرای عەشیرەتی پێڕاگەیاندون کە کوردەکانی ڕۆژئاوای کوردستان خەڵکی سووریانین و پێویستە کۆتاییان پێ بهێنرێت. هەروەها هاوکات لەگەڵ ئەم کردەوەی بەرپرسانی حکوومەت لە ناوچە سنووریەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان و سووریا ئامادەکاریکی زۆری چەکدارانی حکوومەت هەیە بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتوودا هێرشێکی بەرفراوان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دەست پێ بکەن. لە سێدارەدانی 11 بەنجکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەنجکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و محاربە لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دە بەنجکراو بە ناوەکانی ئیبراهیم عەبدولی، بەهرام حەداد شوکری، بنیامین نەوبەخت، عەلی ئەسەدپور، بهزاد ڕەنجبەر، جەهانگیر فەرازی، عەلی شاهقولی، سیامەک ڕووزبە، حسێن بنوورە و بێهروس تەحامی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی تەورێز، ئەردەبیل، سمنان، قوم و دسفۆل ئیعدام کراون. هەروەها سێ زیندانی دیکە بە ناوەکانی ئەسخەر کەفاشی، شاهین بێباک و محەممەد مەلەکی زادە بە تۆمەتی مەحاربە لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە دراون. دەست بە سەرکرانی عەلی ئەسەدوڵڵاهی لە شاری تاران. ڕۆژی یەکشەممە 5 ڕێبەندانی 1404 هەتاوی عەلی ئەسەدوڵڵاهی نووسەر و ئەندامی کانونی نووسەرانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی گەیشت و هێزەکانی ئیطلاعاتی سپای ڕژیم بە هێرش بۆ سەرماڵی ئەو چالاکوانە سەرەڕای دەست بە سەرکرانی ماڵەکەی گەڕان و هەروەها دەستیان بەسەر هێندێک لە کەلوپەلەکانیاندا گرتووە. جێگای ئاماژەیە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکرانی یان شوێنی ڕاگررتنی زانیاریەک لە بەردەستانیە. سەپاندنی حکمی سێدارە بەسەر پزیشکێکی خەڵکی شاری قەزوین. بەپێی دوایین زانیاریەکان پزیشکێکی خەڵکی شاری قەزوین کە لە کاتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباردا بریندارانی دەرمان کردووە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی عەلیڕەزا گوڵچینی هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. جێگای ئاماژەیە ناوبراو تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و تەنانەت بنەماڵەکەشی لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە گوشاریکی زۆریان خراوەتە سەر. دوا هەواڵمان سەبارەتە بە ڕاگررتنی سەرجەم گەشتە هەواییەکان لەسەر ئێران. بەپێی دوایین هەواڵەکان بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی گرزی و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەری دەستپێکردنی هێرشی نوێ بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی سەرجەم گەشتە هەواییەکان لە ئێران ڕاگیراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەتەنیا گەشتی سەربازی، حکومی، پزیشکی، ئۆپراسیۆنی چاودێری ناوچە سنووریەکان و هەروەها ئەو ئەرکانەی کە موڵەت و ئیزنی تایبەتیان هەیە هێڵی هاتوچویان کراوەیە و گەشتە ئاسمانیەکانی دیکە لە ئێران سەرجەم ڕاگیراون. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی ڕابردوو لەلایەن وەزارەتی بەرگری ئامریکاوە ڕاگەیەندرا کە کەشتی فڕۆکەی هەڵگری ئابراهام لینکۆڵن گەیشتووەتە مۆدای هێرش بۆ سەر ئەو ئەنجامانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و هەروەها زۆرێک لە میدیاکانی ئیسرائیل ڕایان گەیاند کە لە ڕۆژانی داهاتوودا ئەگەری هێرشی ئەرتەشی ئامریکا بۆ سەر ئێران لە ئارادایە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا.
کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.